بەناوی خوای گەورە و میهرەبان سپاس بۆخوا جارێکی کە توانیمان بەشدار بین لە خولێکی تایبەت خولێکی زانستی لە دەرەوەی وڵات. طبعاً ئەم خولە تایبەت کرابوو بە نەشتەرگەری لابردنی ڕیشەی گورچیلە و لابردنی گرەی گورچیلە لە ڕێگای نازوور و هەناوبینینەوە. ئەم کاتر باش کاتی تۆر هەفتەی ڕابردوو خولێکتان هەبوو لە دەرەوەی وڵات سەبارەت بە بەکارهێنانی نازوور بۆ نەشتەرگەری لابردنی گورچیلە. سوودی ئەم نەشتەرگەریە چییە؟ ئەم کاتت باش بەڵێ خولێکی ڕاهێنان بوو خولێکی حەوتڕۆژی بوو لە دەرەوەی وڵات لە وڵاتی مسر خولەکە تایبەت بوو بە لابردنی نەشتەرگەری لابردنی گورچیلە و گرەی گورچیلە لە ڕێگای بەکارهێنانی نازوور و هەناوبینین. طبعاً نازوور کە دەڵێ نازوور تەنها لە ڕێگای سێکونەوە ئەو گورچیلەیە یاخود گرێکە لا دەبرێت. باشی ئەم نەشتەرگەریە ئەوەیە کە نەخۆشەکە ئازاری زۆر کەمترە و هەوکردن ئەگەری هەوکردنیش زۆر کەمە و نەخۆشەکە کەمتر دەمێنێتەوە نەخۆشخانە کەمتر لە 24 ساعت و ئەم ڕێگایەکی سەردەمیانەیە ڕێگایەکی پێشکەوتووە. بەڵێ ئێستایش بە هەمان ڕێگا دەکرێت ینی ڕێگای نازوور و ڕێگای هەڵدەڕین بەڵام ڕێگای نازوور ئەکید باشترە. سوپاس بۆخوا لەو خولە بەشداریمان کرد و بڕوانامەی تایبەتمان وەرگرت سەبارەت بوو خولە و لەمە دوای ئینشاءالله لە نەخۆشخانەی میهرەبانی بە خۆشحاڵیەوە ئەو نەشتەرگەری ئەنجام دەدرێت. میهرەبانی دڵسۆزی و لێزانی